فەرموو وەستا بەزەوە هیچ یەکی بۆنی نەمایە. ئەزانین چۆن تۆ بێ وەسفی گوڵەکانمان بکەی بۆنی نەماوە چییە؟ دوکانەکە مەشکێنە. بۆنی نییە حەلمان لایە. هەلی چێ؟ چۆن ناڵی بۆنی نییە؟ ئابۆنی کە. ئێوە بۆنی سپرایە. ئەزانین تۆ ئەگەر وا بکەیت لەم سەر وا بکەیت لەو سەردەنگمان دەرێنیت. بەو خودایشتی زۆر عەجایبت لێ دەبینم وەرەدا بەس. سڵاتان لێبێت؟ ئەی سڵاو لە خۆت. چ پێگوڵی جوانم بۆ ئامادەکەن؟ بەسەر چاو. بۆ مناسبەتی جەژنی لەدایکبوونی یا عیدی میلادە؟ نەوەڵا بۆ نێوکردنەوەی پەیمانە. الله عهد پەیمان کەسب بەسەر چاو چ ڕەنگ بێت؟ سوور سێ سڵفەیە کە گوڵی سوورم لە بەردەمایە و کراسی من سوور و کراسی تۆ سوور وا ڕەحم کە چەند سڵ؟ 5 شەشە بۆ دارمدانیتیان هەر عایدی خۆمە. ئەلۆ ها حیاتم چی؟ جیابوونەوەی چی؟ دڵت کونا؟ کاکە ڕازیم ئەچی بۆ ئەوروپا؟ چاوەڕێکم تاییتەوە؟ ئێ بۆ هەر بیان وهێنیتەوە؟ چی؟ تاو؟ بەڕێزم ئەڵم ئەم لە قەسپی تا بێ زۆر جوانە؟ هەر نامەوێت ئەوە تا لێم جیابۆیەوە. نانە چۆن شتی وا بێت سەبەب هەر ڕۆژە بیانۆکەم پێگرێ دەمێ ئەڵە دڵم کونا دەمێ ئەڵە چم بۆ ئەوروپا. لە تۆ ڕقەمەکەی قلەکە و لێ بۆ بێرە دەستم. یعنی چی وازێنە خۆمە یاری مناڵانە؟ ناوی چییە؟ ئەنەس. ئەلەو کاک ئەنەس چۆنی؟ باشی بەڕێزم من گوڵ فرۆشەکەم بەڵێ ئەوەی کە قلەکەی وێسە لە قسەی لەگەڵا کردی. بەڵێ بەڵێ لە دوکانی گوڵ فرۆشەکەیە. کاکە گیان ئەزانین چۆن سەیری کە ڕۆحەکەم ئەو کچە ئەمەەی تۆ خۆشەوێ ئەگەر بزانیتە بە ئەلیکۆپتەرە گەیتە ئێرە زۆری تۆ خۆشێ زۆر ئەوە تا لەبەر دەمە ئەگری بەخوا فلمێکێکی بەقەدەر هەنارێکە بێ. نانە ڕۆحەکەم ئەوە تا خۆی ڕاوەستاوە ئەڵێ ئەگەر دڵی کوونە بۆی لە حیمەکەم هێناڵم بۆی لە حیمەکەم ئەڵێ کاکە قەیناکە من ئاوا ئەژیم لەگەڵیا. ئێ باشە ڕۆحەکەم کاکە ئەنەس ئەڵێ ئەچێ بۆ ئەوروپا چاوەڕێیەکەم. چەند ساڵ ئەڵێ چەند ساڵ چاوەڕێ ئەوە تا ئەڵێ دا ئەلە 10 ساڵ چاوەڕێکم بەخوا ئەگەر بزانیت چەنی خۆشەوێت بە سەری خۆم بە قەبری باوکم. تەواو ئەو ئاش بووەوە دە باشە من هەتا ماوە مەمنونی تۆم هاتۆ گوڵی بۆ کرد بێ قەزابی دەبڕۆ دێ ئەمرن نەمێنێ ئەوە ئاشتیشم کردنەوەی تر چیتانەوێ؟ زۆر سپاس. چاوەکەم ئەرێ خوشکم دەکرێت پرسیارەکە لێ بکەم؟ فەرموو. ئەوە ئەمە بڕۆ کاتۆنێ گوڵم بۆ بێنە لەوتی بەس ئەو پرسیارێ تاوکەم ئەوە لە مێژە ئەو کوڕی دەناسی؟ 1 مانگە. 1 مانگ لەو 1 مانگەی چەند زار یەکدریتان دیتە؟ زۆر زۆر لە چێن درێک دریتان ناسی؟ لە شەقامێک. لەنایە قسەت پێ بڵێم ئەو کوڕە لە تو بێزار بووە ئەتوی ناوێ ئێ بۆ؟ خۆشەویستیەک لە شەقام دروستبی بە بۆنکردنە کۆتایی دێ. ئەوە تۆ باسی چیەکەیت؟ خوا بورە لێ مەگرە ئەمە ماتۆڕێک لێیتر لەو کاتەوە مێشکی تاوانە لە خۆیەوە قساکە. ئەو گوڵەکەم بۆ حازە کردی بەڵام نانە 1 دینارە لێ وەرناگرم. نا شتیوانی مستحیلە. نا سپاس. وەڵی جارانەمانە بە 23 گرام بۆ دۆلار بەرزە بە 25. چ بۆنێکی هەیە سەیریکە هەر قابل بە ئەنەسە. وەستا فەتحی ئەنەس چێە؟ ئەنەس قبری ئاشدادی